کرد لە بەڕێز بەرپرسی نوێی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە عێراق وەکو ئاژانسێکی گەورەی ڕێکخراوی یان نەتەوە یەکگرتووەکان لە عێراقدا کە تازە دەست بەکار بووە و لە یەکەمین سەردانی بۆ پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێر پێشوازیمان لێ کرد و پیرۆزبایی دەست بەکاربوونمان لێ کرد. سوپاسی بەڕێزیان دەکەین بۆ ئەم سەردانە و لە کۆبوونەوەیەکی تەکنیکیدا ئێمە ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان و هەموو ئەو هەڵسەنگانانەی بۆ خزمەتگوزاریەکانی تەندروستی بە تایبەتی لە بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆڕۆنا و پێشنیار و داواکاریەکان لەگەڵ پێشبینیەکانی ڕەوشی ئێستامان خستە ڕوو. بەڕێزیان زۆر خۆشحاڵ بوو بەوەی کە جارێکی تر بە فەرمی خۆی لە هەرێمی کوردستان بینیوە وەکو بەڕێوەبەری یەکەم لە ڕێکخراوی تەندروستی جیهانی لەسەر ئاستی عێراقدا کە پێشتریش لە ساڵانی ڕابردوو بەڕێزیان بەکار و ئەرچی جیاوازتر سەردانی هەرێمی کوردستانی کردبوو. بەڕێز دکتۆر ئەحمەد زۆیتن ئەمڕۆکە لەگەڵمان بوو لە کۆبنەوەیەکدا کە ئێمەش دوای پیرۆزبایی چەندین تەوەری گرنگ و وێڕای سوپاس و دەستخۆشیمان بۆ هەموو تیمی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە هەرێمی کوردستان و لە ناو وەزارەتی تەندروستی و بۆ بەڕێز بەڕێوەبەری پێشووی ئەم ڕێکخراوە کە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە ڕەوشی کۆڕۆنا ڕۆڵێکی گەورە و بەرز و گرنگیان بینیوە لە هەموو بوارەکانی لۆجستی زانستی لە بوارەکانی دابینکردن و پێداویستەکان بەردەوام ڕۆژانە لەگەڵمان لەسەر هێڵن بە شێوێشتی زانستیانە و بە هەڵسەنگانەیەک لەسەر ئاستی جیهاندا شیکاریەکان و ڕەوشەکە متابعە دەکەن لەگەڵمان. دەستخۆشیان لێ دەکەین بەڵام لەگەڵەوەش چەندین داواکاری و پێشنیار و ڕێکارەکانی داهاتوومان خستە ڕوو و داوامان لێکردن لە هەمووی گرنگتر کە ڕۆڵی ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر و بەرزتر بێت لە بۆ دابینکردنی ڤاکسین کە لە کاتی ئێستادا ڤاکسین لە زۆر وڵاتاندا دەست پێکراوە لە هەرێمی کوردستانیش بۆی لە ڕێگەی موەسسەی ئاژانسی کۆڤاکس لەسەر ئاستی جیهاندا کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بەشێکی گەورەی ئەم ئاژانسەیە WHO ڕۆڵێکی گەورەتر ببینی بۆی ڕەوشی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن، ڕەوشی قەیرانی دارایی و ئابووری و هەروەها ڕەوشی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە وڵاتانی دەوروبەرمان لە پارێزگاکانی تری عێراق و ئەگەری دەستپێک بوونەوە و هەڵکشان لە هەرێمی کوردستاندا لە بەرچاو بگرن. بۆیە پێمان گوتن کە هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە، ومێدمان وایە و بەڕێزیان بەڵێنیدا کە ئەم ڕەوشەی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێت، هەوڵەکانیان زیاتر چڕ بکەنەوە بۆ ئەوی هەرێمی کوردستان و نۆرەی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی عێراق و بەشی هەرێمی کوردستان لە عێراق و هەم لەسەر ئاستی جیهاندا لە بەرچاو بگرن. ڕێژەی توشبوون زیاتر لە دەبڵ بووە لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیش پێشبینیەکان و ئەگەرەکان لە ئەگەردایە کە ئەم هەڵکشانە و ئەم بڵاوبوونەوە و تەشەنەکردنە دەست پێ بکاتەوە. لێرەوە من دەمەوێت لە ڕێگەی دام و دەستگاکانی ڕاگەیاندن چۆن پێشتر ڕۆڵێکی گەورە و بەرزیان هەبووە لە ڕوبەربوونەوەی کۆڕۆنا لە کاتی ئێستادا زۆر پێویستمان بە هاوکاری و پاڵپشتی دام و دەستگاکانی ڕاگەیاندنە لە ڕێگەی بەرنامەکانیان بەردەوام ڕۆژانە هەوڵی هۆشیاری بدەنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی پابند بن بە ڕێنمایەکانی تەندروستی خۆیان دوور بگرن لە بەرکەوتنی ڕاستەوخۆ و دانانی ماسک وەکو ڕەوشتێکی ئێستایی هەموو جیهان لە بەرچاو بگرن و گرنگی پێ بدەن چونکە لە بەرکردنی ماسک بە گرنگترین ڕێکار دادەندرێت بۆ دوورکەوتنەوەمان لەو نەخۆشیە. هەروە دەمانوێت پێتان بڵێن کە لە جیهاندا جگەلەوەی کۆڕۆنا کۆڤید-19 هەیە، بەڵام زنجیرەی نوێی کۆڕۆناشەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان زۆر بەوردی چاودێری دەکەین و هەر لە حالەتەکانی گومان لێکراو بێت و گومانمان هەبێت ئێمە بە دوواداچوین دەکەین و خۆشحاڵین بۆی کە بە تەواوی خاصیەتەکانی دەستنیشانکردن و دۆزنەوەی ئەم ڤایرۆسە نوێیە، ئەم زنجیرە نوێی کۆڕۆنا هەرێمی کوردستان لە توانایدا هەیە ئێستا هەم لە ڕووی ئامێر هەم لە دابینکردنی تێستەکان و بە تەنسیق لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانیش بۆ تاکیدکردنەوە و دڵنیابوونەوە ئەوە هەمانجی ڕۆژانەمان هەیە بۆی ئەوانش لە ڕێگەی تاقیگەکانی مەرجعی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆمان دڵنیا بکەنەوە. ئێمە ئێستا سەرقاڵی چەندین ئامادەکارین لەم خۆناغی ئەمڕۆماندا بۆ زیادکردنی ئەنجامدانی تێست هاوشێوەی
مانگەکانی پێشوو کە پێویستمان بۆیە تێستکردن و پشکنین زیاد بکەین بۆ دۆزینەوەی حالەتی زیاتر بۆ ڕێگری بڵاو بنەوەی زیاتر. هەروەها لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ و چەند ڕۆژێکە ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەسەر هێڵین بۆی کۆمەڵێک ئیجراعاتی تر هەیە بە تایبەتی کە ئەوەی بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو لێشاوێکی زۆر لەگانی و قەزا و ناحیەکان لە نێوان پارێزگاکان کە خاڵێکی زۆری پشکنین لە نێوانەدا هەیە هاتوچەیەکی زۆر هەیە دەبێ هاوڵاتیانیش لەوەدا پاڵپشتی و پشتگیری ڕێکارەکان بکەن بۆ ئەوی ئێمە کۆنتترۆلی ئەو هەڵکشان ئەو ئەگەرە بکەین و هەروەکانی دۆزینەوەی حالەتەکان زیاتر و ئەکتیڤتر دەکەین هاوشێوەی پێشتر لەگەڵ زیادکردنی هەڵمەتەکانی هۆشیار پێدانی پەیامەکان بۆ هاوڵاتیان ئەمە وێڕای ئەوەی کە بەردەوامین لە ئامادەکاریەکانی چارەسەریش کە گرینگە بۆ ئەوانەی کە توش دەبن خوانەخواستە بە زیادکردنی قەرێلەکان و ئامادەکاری نەخۆشخانەکان لە دەرمان و پێداویستی پزیشکی و بە تایبەتیش بەشەکانی چاودێری چڕ و عینایە مڕەکەزا. من جارێکتر من دەمێ ئەوە بڵێم کە بەڕێز بەرپرسی ڕێکخراوی تەنسی جیهانی لە عێراق ئەمڕۆکە ئومێدێکی گەورەی پێداین و زۆر خۆشحاڵ بووین کە زۆر لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی هەرێمی کوردستانە و هەڵسەنگاندنی تایبەتی بۆ ئیجراعاتەکانە بووە و بە تەواوی راپۆرتەکانی ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان ئاشنایە هەرێمی کوردستان چۆن ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بۆتەوە. لێرەوە دەمێ ڕای بگەینم کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بەداخەوە دیارە زیادبوونێک هەبووە لە توشبوون بە کۆڕۆنا کە ژمارەکە گەیشتۆتە 138 حالەت لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو کەمە بە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو ژمارەکە زیادی کردووە لەگەڵ بوونی دوو کەس گیان لە دەستدان بەداخەوە. ئەمە دوایین زانیاری بوو لەسەر نەخۆشی کۆڕۆنا ومێدمان وایە هەموو هاوڵاتیانیش لە بەرچاو بگرن و پاڵپشتی ڕێکارەکان بکەن. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحيم. معالي وزير الصحة، الزملاء، معالي القنصل العام للكويت لدولة الكويت في إقليم كردستان، أنا جد مسرور لتواجدي معكم هنا في إقليم كردستان لعدة أسباب. كما تفضل معالي الوزير، مش أول مرة أزور كردستان، لكن أول مرة أزور كردستان كممثل منظمة الصحة العالمية في العراق. فأولا أثني على جهود الوزارة من خلال الاشتغال في الأزمات منذ الذي أعرف من 2014 و 2013 لليوم. الوزارة ما قصرت في شغل في دعم النازحين ودعم اللاجئين بكرم منقطع النظير. لكن من خلال الاشتغال الآن في الأزمة الحالية التي هي أزمة كوفيد، شفنا من تعاون بين الوزارة والمنظمة ما يثلج الصدر. فالوزارة تحت قيادة معالي الوزير دكتور سامان يعني حققت إنجازات يجب الفخر بها. فالحمد لله لما نشوف الأعداد الوبائية الموجودة في الإقليم لا يسعني إلا يعني الشد بحرارة على يد الفريق المكون من فريق معالي دكتور سامان وفريق المنظمة الذين اشتغلوا يدا في يد من أول من ظهور أول حالة للجائحة في الإقليم، وتقريبا كانت تقريبا سنة إلا أسبوع. اليوم لما نشوف الجهود التي قدمتها وزارة الصحة في الإقليم والجهود التي قامت بها المنظمة، يعني يدا في يد تم الوصول إلى مخرجات يعني ممكن نفتخر فيها، وتم نزول المنحنى الوبائي في الإقليم. هذا لا يمنع إنه المنطقة ككل والعراق الآن في
تغيير في المنحنى الوبائي أكثر منه في كثير من المحافظات، والإقليم الحمد لله لسه ما عندوش نفس التسارع في الصعود، لكن هذا لا يمنع من أنه لازم أنه نشتغل يدا في يد حتى نخلي الرجوع إلى الالتزام بالوقاية، لأنه المشكلة الكبيرة اللي ممكن تحصل أنه هذا التسارع لو يحصل حيكون عندنا حالات أكثر، وممكن تكون عندنا حالات وفاة أكثر. الحمد لله بجهود الوزارة وجهود المنظمة يعني تم الوصول إلى مخرجات يعني كما قلت ممكن نفتخر فيها. كان عندنا في أول الجائحة تقريبا مختبر واحد قادر على يعني تحاليل الPCR. الآن أكثر من 40 تقريبا 50 مختبر قادر على التشخيص. حتى بالنسبة لحالات الإنعاش عدد الأسرة كان تقريبا قليل في الأول، وكان يستجيب بس لمتطلبات حياة عادية من غير وباء، لكن الحمد لله وصلنا لعدد أسرة لا يستهان به. فوضعنا الآن كفريق طبي مكون من الوزارة ومن المنظمة أحسن حال، وممكن إنه نتجاوب مع الأزمة بطريقة أحسن، لكن لازم إنه يكون ربط بين المواطن وبين الإدارة. فالإدارة ممكن تشتغل على النظم الصحية، ممكن تشتغل على التثقيف، لكن المواطن كما قال معالي الوزير لازم يلتزم بالتدابير الوقائية، من لبس الكمام، من تباعد جسدي، من غسل الإيدين، من يعني حتى لما نتكلم عن التباعد نحاول إنه نقلل ولا نوقف من تجمعات خلال المواكب الجنائزية ولا حتى في الأفراح. فكلما تعهدنا بالأساليب الوقائية كلما إن شاء الله نكون في أحسن حال، ويدا في يد نشوف هذا الوباء من يعني يدخل التاريخ ولا يدخل مستقبلنا. كذلك يعني لما نلتقي بجمع كجمعكم لازم إنه نتكلم على نقطة مهمة، هو أنه المنظمة والوزارة لم يشتغلوا لوحدهم، فكان معنا شركاء كدولة الكويت حكومة وشعبا ساهموا كثير في دعم جهود المنظمة لدعم الاحتياجات في داخل الإقليم وداخل المنطقة ككل. في كثير من بلدان في المنطقة صراحة كرم دولة الكويت حكومة وشعبا يعني شيء يجب له الشكر والثناء. وأكثر من هذا إن شاء الله بدعم المنظمة وبجهود الوزارة إن شاء الله حنشتغل مش بس للكوفيد، لكن إن شاء الله حيكون عندنا اشتغال كثير في تقوية النظم الصحية في الإقليم ككل، وإن شاء الله حنتوصل للأهداف التنمية المستدامة، ويكون عندنا وصول لأعلى مستوى للصحة للمواطن في الإقليم إن شاء الله وفي المنطقة. شكرا جزيلا. بەڕێزان بەشی دووەمی کۆبنەوەکانمان و مەراسیممان ئەمڕۆ بەسوپاسەوە لەگەڵ هاتنی بەڕێزیان لە ڕێگەی ڕێکخراوی تەنسیجیانی نزیکەی با $1 ملیۆن پێداویستی پزیشکی لە هەموو جۆرەکانی تاقیگە و پێداویستی پزیشکی و ئەو پێداویستیانەی کە بۆ نەخۆشخانەکان یاریمی کوردستان پێویستە لەلایەن لەسەر فەندی یان خەرجی دەوڵەتی کوێت بەسوپاسەوە کە جارێکی تر بە حوزوری بەڕێز جەنابی کاک دکتۆر عومەر قۆنسڵی گشتی دەوڵەتی کوێت لە هەرێمی کوردستان کە ئەم جارش لە ڕێگەی ڕێکخراوی تەنسیجیانەوە ئەم پێداویستیانە بە هەرێمی کوردستان دابین دەکەن کە بەشی زۆری لەلایەن دەوڵەتی کوێتەوە بووە. من دەمەوێت سوپاسی بەڕێز جەنابی قۆنسڵی گشتی کوێت بکەین کە لە ڕۆژانی و لە ساڵانی ڕابردووش زۆر ڕۆلی گەورەی بینیوە لە دابینکردنی پێداویستی پزیشکی، لە دەرمان و پێداویستی پزیشکی، لە دابینکردنی ژێرخان و نۆژانکردنەوە و دروستکردنی دامدەستگای تەندروستی، دابینکردنی ئەمبولانس و هەروەها زۆر لەو داواکاریانە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە ناو ئاوارە و پەناهەندە و لە شەڕی داعش ئێستاش لە نەخۆشی کۆڕۆنا ڕۆلی گەورەیان بینێ. من سوپاسی حوزوری جەنابیان دەکەم لەگەڵ ڕێکخراوی تەنسیجیانی کە داوای لێ دەکەین بەڕێزیان بفەرمێت بۆ قسەیەک. زۆر سوپاس.
الله الرحمن الرحيم. سعيد بتواجدي اليوم مع هذا الجمع الطيب من وكالات الإعلام بحضور مع الوزير سامان وممثل منظمة الصحة